سلااوان لێبێت دیارە ئەمڕۆ یەکەمین کۆنفراسی هاتوچۆ سەلامەتی هاتوچۆ ژیانی تەندروست لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. دیارە کۆنفرانسەکە کۆمەڵێکتەوەر لە خۆی دەگرێت و دیارترینیان بابەتی هۆشیاری هاتوچۆیە. جا لەگەڵ میوانەکەم قسە دەکەم، گفتوگۆی زیاترەکەم لەبارەی کۆنفرانسەکە بۆی بزانم پلان و بەرنامەیە لە داهات و داچی دەبێت و بە چ شێوێک دەبێت. گۆشان کەرەداغی لەگەڵم دەبێت یەکێک لە ڕێکخەرانی کۆنفرانسەکە. گۆشان خان سڵاو لێبێ، پێم بڵێ کۆنفرانسەکەتان بۆ ماوەی چەند بەردەوام دەبێت و ئامانجیشتان لە کۆنفرانسەکە چی دەبێت؟ زۆر سپاسدانەکەم. ڕاستیەکەی کۆنفرانسەکەمان ئەمڕۆ بەردەوامە تاکو ئێوارە پێکهاتوو لە چەند پانێڵ و پرەزنتەیشن کە باس لە چەند جۆرێکی چەند بابەتی جیاواز دەکات لە نێوان کێشەی ڕووداوی هاتوچۆ و تەسیرەکی لەسەر تەندروستی و کەرتی تەندروستی. مەبەستی ئێمە ئەوەیە کە ئەمانە ڕوونیکەینەوە بۆ کۆمەڵگەی ئێمە کە بەداخەوە ڕووداوی هاتوچۆ لایم بەپێی تازەترین دیاتە لە لامان دووهەم گەورەترین هۆکارە بۆ گیان لەدەستان لە ناو کوردستانە و لەوە دڵتەدەنتر ئەوەیە کە زۆرینەی ئەوانەی کە گیان لەدەستیان لەبەر ڕووداوی هاتوچۆ زۆرینیان گەنجن. ئەمە کێشێک نییە کە بەس تایبەت بێ بۆ بابەتی ناوخۆ وەزارەتی ناوخۆ یاخود بابەتی هاتوچۆ و ڕێگەوبان، بەڵکو ئەمە بەڕاستی کێشەیەکی تەندروستی گشتیە کە ئەبێ ئاوا بە هاوشانی و بە پێکەوە ئیشکردن بتوانین چارەسەری بکەین و ڕوبڕووی ببینەوە. ڕێکخراوەکەتان تا چەند کاری کردووە لە بواری هۆشیاری هاتوچۆ لە هەرێمی کوردستان؟ ڕاستەکەی ئەمە کۆتا بەنامەمانە لەسەر پرۆژەیەکی 6 مانگی کە لە مانگی 5 دەستمان پێ کرد کە بەناوی سەبر باژۆیە. ئەمە پێک هاتووە لە چەند چالاکی زۆر کە یەکەم جار لە هەولێرا دەستمان پێکرد کە بە پێشانگایەکی ئەو سایرانەی کە ڕوبڕووی ڕووداوی هاتوچۆ بوونەتەوە داماننا، بەڵام لە هەموو بەشەکانی کوردستانە چالاکیمان هەبوو. لە سلێمانیە ئێمە چالاکیمان هەبوو بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی پردی تێپەڕبوون. لەناو هەولێرا خۆی کۆرساتماندانەوە بۆ ئەو شۆفێرە بەڕێزانی کە ماتۆڕشتیان لێ ئەخوڕی. زۆر چالاکیمان زۆر بە بەزەمە کۆتا چالاکیە کە هەمووی کۆگاتەوە لە خۆی و هیوادارین پەیامەکەی بگا بە کۆمەڵگایشەوە. بڵێ ئەو جێبیست بوون ئەمە زانیارەکان بوو لەبارەی ئەو کۆنفرانسی کە ئەمڕۆ لە هەولێر لەبارەی هۆشیاری هاتوچۆ و بە بەشداری ژمارەیەک لە ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و ژمارەیەکیش لە وەزیرەکان لە شاری هەولێر بەڕێوەچوو.